السلام عليكم من قوتابی ئەڤین قاسم هەڵدەستم بە ئەنجامدانی سمینارێک لەسەر ڕینال ستۆن بەردی گورچیلە. سمیناری من لەسەر ڕینال ستۆن بەردی گورچیلەیە. سەرەتا ئەگەر بین باس لە ئینترۆداکشنێک بکەین دەربارەی بەردی گورچیلە. پێشەکێکەی بەردی گورچیلە بریتیە لە پاشماوەی ڕەق کە لە کانزا و خوێکان دروست دەبێت لە ناو گورچیلە. بەردی گورچیلە کاتێک ڕوودەدات کە میزەکە چڕ دەبێتەوە، بەمەش ڕێگە بە کانزا و کریستاڵەکان دەدات بەیەکەوە بلکێن. ئەمە ئینترۆداکشنێک دەربارەی بەردی گورچیلە. هۆکارەکانی بەردی گورچیلە ئەو هۆکارانەی کە کاریگەریان لەسەر بەردی گورچیلە هەیە: خواردنەوەی کەمی ئاو، ڕجیمێکی زۆر خوێ و پرۆتین و شەکر، مێژووی خێزانی کەوا دەکات کاریگەری هەبێت لەسەر ڕینال ستۆن، هەندێک حاڵەتی پزیشکی و هەروەها هۆکاری کۆتایی هەوکردنی بۆ ڕیمیزەکە. ئەم هۆکارانە کاریگەریان لەسەر بەردی گورچیلە هەیە. چەند جۆرێکی بەردمان هەیە. بەردی کالیسیۆم باوترین جۆری بەردەکە لە کالیسیۆم و ئۆکسالایت و فۆسفات پێک دێت. بەردی سترۆیڤیت دوای هەوکردنی میز دروست دەبێت. بەردی ترشی یوریک لەو کەسانە زۆرە کە نەخۆشی زراویان هەیە یان پرۆتینیان زۆرە، و هەروەها بەردی سیستینیشمان هەیە کە ئەمە زۆر دەگمەنە لەو کەسانە دروست دەبێت کە تووشی تێکچوونی بۆ ماوەیی دەبن. ئەو نیشانانەی کە کاریگەریان هەیە لەسەر بەردی گورچیلە. نیشانەکان بریتین لە ئازارێکی زۆر لە پشت یاخود لە سڵایدێک لەلایەک، و هەروەها ئازار لە کاتی میزکردن، خوێن لە میزدا و سوکچوون و ڕشانەوە و زۆر میزگرتن دەگرێت. دی نێوان بەردی گورچیلە و گۆشت. زۆر خواردنی گۆشت ئەگەری توشبوون بە بەردی گورچیلە زیاد دەکات بەهۆی وەرگرتنی پرۆتینی زۆر، بەتایبەت ئەم پرۆتینە بەتایبەت لە گۆشتی سوور و پرۆتینی ئاژەڵدا هەیە. ئەمەش ڕێژەی ترشی یوریک لە میزدا زیاد دەکات، بەمەش دەبێتە هۆی دروستبوونی بەردی ترشی یوریک. دووەم، بەهۆی دابەزینی پی-ئێجی میز. پرۆتینی ئاژەڵ وا دەکات میز زیاتر ترش بێت، ئەمەش یارمەتیدەرە بۆ توشبوونی ترشی یوریک و بەردی کالیسیۆم و ئۆکسالایتە. کەمبوونەوەی ئاستی سیترات. خۆراکی زۆر گۆشت دەبێتە هۆی کەمکردنەوەی سیتراتی میز کە مادەیەکی سروشتیە و ڕێگری دەکات لە دروستبوونی بەرد. خواردنی گۆشت بە ڕێژەیەکی مامناوەند باشە، بەڵام زیادەڕەوی لە گۆشت بە تایبەتی گۆشتی سوور ئەگەری دروستبوونی بەردی گورچیلە زیاد دەکات. هاوسەنگی لە نێوان خۆراکەکاندا دروست بکە، بە تایبەتی لەگەڵ میوە و سەوزە، و هەروەها ئاوی زۆر بخۆینەوە بۆ ئەوەی ڕێگر بێت لە دروستبوونی بەردی گورچیلە. سەر دەستنیشانکردنی ڕینال ستۆن بەردی گورچیلە کە بە چەند ڕێگایەک دەکرێت. یەکەم، لە ڕێگەی سۆنەر یاخود سیتی سکان، پشکنینی میز بۆ دیاریکردنی کریستاڵیان خوێ، و هەروەها پشکنینی خوێن بۆ دیاریکردنی ئاستی کالیسیۆم یان ترشی یوریک. ئەمە دەستنیشانکردنی بوو. دێنە سەر چارەسەریەکان. چارەسەری بەردی گورچیلە چییە؟ بەردی بچووک چارەسەر دەکرێت بە خواردنەوەی ئاوی زۆر، و هەروەها بەکارهێنانی ئازارشکێن یان لە ڕێگەی دەرمانەوە چارەسەر دەکرێت. بەردی گەورە چارەسەر دەکرێت بە نەشتەرگەری یاخود بە لێزەر. ئەمە چارەسەریەکانی بەردی گورچیلەنە. خۆپاراستن، زۆر خواردنەوەی ئاو، کەمکردنەوەی خواردنی خوێ و پرۆتین، و هەروەها خۆراکی هاوسەنگ لەگەڵ سەوزە و میوە، و هەروەها دوور بکەوینەوە لەو خواردنانەی کە دەوڵەمەندن بە مادەی ئۆکسالایت، بۆ نمونە سپێناغ و گوێز. ئەمانە چەند ڕێگەیەکن بۆ خۆپاراستن لە بەردی گورچیلە. تا سلایدم باس لە ئەنجام دەکات کۆنکلۆژنەکەی بەردی گورچیلە باوە و ئاساییە، بەڵام بەخۆی ژیانی تەندروست دەتوانرێت ڕێگری لێ بکرێت. دۆزینەوەی پێشوەختە و چارەسەرەکەی ڕۆڵی سەرەکی دەگێڕن لە کەمبوونەوە و دووبارەبوونەوەی نەخۆشیەکە. وە لە کۆتاییدا سوپاس بۆ گوێگرتنتان. تەندروست باش و سەلامەت بن.